ئەوە کۆمپانیەکانی پارتی لە بەغدان هیچ کۆمپانیایکی عەرەبی لە بەغدا هیچ ناکە ئەوەندە پارتی هەمیشە باسیەوە کە عێراق عروبەی و عێراق شۆڤێنی و عێراق نابێ و عێراق بەجێ کەس بەقەدەر پارتی ئیسفادەی لە بەغدا نەکردووە هیچ هێزێکی سیاسی وەکو کۆمپانیا وەکو حیزبیش یعنی وەزیری دارایی بەڕێز هۆشیار زێباری کە ئیقالەکرا لەسەر چی ئیقالەکرا ئەزانی پارەی تەخسیس کرد بوو بۆ ئەو بینایانەی کە هی پارتیە لە ناو خەزرا بۆ نۆژەنکردنەوەیان بۆیە ئەوەندەی پارتی بە دەرەجەی یەکەم دوایی یەکێتی بە دەرەجەی دووەم ئەوەندە ئەو دوو هێزە ئیسفادەی مالیان کردووە لە عێراق هیچ هێزێکی سیاسی لە ساڵێکی ئیسفادە نەکردووە بە تایبەتی هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری لە 2005ەوە حتا وەکو ئێستا لە پەرلەمانین پلەیەکی وەزیفیمان نییە لەبەرەوەی پلەیەکی وەزیفیمان نییە دائیمەن لە هەوڵی ئەوان نەبووین پلەی وەزیفی بەدەست بێنین